بێگومان وەکوەزانین کە لە تاوی جیهانە لە ماوەی ئەم 16 ڕۆژەیە چەندین چالاکی بەڕێوەچێت و هەروەها گفتوگۆ و قسە و باس و چەندین کۆبوونەوەی تایبەت لەسەر ئەم بابەتە کرێت و چەندین کەسان کە لەم بوارە پسپۆڕن بێگومان بڵین قسە و باس و گفتوگۆکەن لەسەر شێوازی بەرەنگاربوونەوەکان و تەواوی ئەو ڕێکارانەی کە لە تاوی جیهانە بێگومان کاری لەسەر ئەکرێت بۆ ئەوەی کە بتوانرێت هەر هیچ نەبێت کەمێک توندوتیژی دژ باژنان لە تاوی جیهانە کەم بکرێتەوە بۆیە ئەم 16 ڕۆژە تایبەتە بە ئەم یادە و چەندین چالاکی بێگومان لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزاوە قسە و باسی لەسەرەکرێت و بەڕێوەچێت و بە خۆشحاڵیەوە ئەبینین یەکێک لە ئەو خاتونانەی کە بێگومان لە ئێستاە هەرچەنە لەوانەیە بڵین ئەزمموی کەمە بەڵام توانیوێتی کە کارێکی تایبەت و ناوازە بە ئەنجام بگەێنێت و هەروەها یەکێکە لەو خاتونانەی کە خۆشی بە بڵین لە نێو دەستگای میدیای کورساتە کار ئەکات ئەویش خات و سۆنیا جەلیل زەنگەنەیە لە ئێستا کاری لەسەر فیلمێک کردووە کە ئەم فیلمە بە بڵین قسە و باس لەسەر ئەوە ئەکات کە چۆن بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە جیهانە هەیە و ئەمیش وەکو پەیامێک لە ڕێگەی کورتە فیلمێکەوە کار لەسەر گەیاندنی پەیامەکەی ئەکات بێگومان ئەبینین کە ئەم فیلمە قسە و باسی زۆر لەسەر توندوتیژیە و بێگومان یەکێکی ترە بێت لەو فیلمانەی کە باس لە خاتونێک ئەکات کە چۆن لەلایەن خانەوادەکەی وەلایەن هاوسەرەکەی وەلایەن چواردەوریشەوە توندوتیژی بەرامبەر ئەکرێت دیارە ئەم فیلمە لە ئایندەیەکی نزیکە لەسەر شاشەی کورسات بێگومان پەخشەکرێت. لە چوارچەوەی چالاکیەکانی هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان دەستگای میدیای کورسات فیلمی میرۆر بەرهەمدەهێنێت کە لە نوسین و دەرهێنانی سۆنیا جەلیل زەنگەنە و کاری وێنەگرتنی لەلایەن نەبیت تاهێرەوە بۆ کراوە کاری مۆنتاژیشی لەلایەن کۆژی نەوزادەوە بۆ ئەنجام دراوە و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا لەسەر شاشەی کەناڵی کورسات پەخش بکرێت. کورتە فیلمەی میرۆر باس لە بەشێک لە کێشەکانی کۆمەلگە و خێزانەکات بەتایبەت ئەو ژنانەی کە ڕوبەڕووی توندوتیژی جەستەی و دەرونی بوونەتەوە لەلایەن خێزان و هاوسەرەکانیانەوە.